بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. وڵاتانی ڕێکخراوی ئۆپێک ڕێککەوتن لە سەر درێژکردنەوەی ڕێککەوتنەکان لەبارەی کەمکردنەوەی بەرهەمێنانی نەوت وا چاوەڕوانج دەکرێت دوای بڕیارەکەی ڕێکخراوی ئۆپێک نرخی نەوت لە بازاڕەکانی جیهان بەرز ببێتەوە. بە میواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی دکتۆر محەممەد گەناوی ئابووریناز، هەروە دواتر مەسعود حەیدەر ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق لەگەڵمان دەبێت. لە سەرەتادا راپۆرتێک دەبین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەبین. وەزیرانی نەوتی بەشدار لە ڕێکخراوی وڵاتانی بەرهەمێنەری نەوتی ئۆپیک لە ڤیەنا ڕێکەوتن لەسەر درێژکردنەوەی ڕێکەوتنی ئۆپیک تایبەت بە کەمکردنەوەی ئاستی بەرهەم بۆ 9 مانگی دیکە. بەپێی ناوەڕۆکی ڕێکەوتنەکە تا مانگی ئازاری 2018 وڵاتانی ڕێکخراوی ئۆپیک و رووسیا مانگانە 1,800,000 بەرمیل نەوت لە ئاستی بەرهەمێنان کەم دەکەنەوە، ئەوەش لە پێناو ئەوەی نرخی نەوت لە بازاڕەکانی گیان دانەبەزێت. بەپێی پێشبینیەکان ئەم درێژکردنەوەیە کە چاوەڕوان کرا بوو هاوکاری پاراستنی یاوسەنگی نرخی نەوت دەکات لە نێوان 50 بۆ 60 دۆلار بمێنێتەوە، کە بەپێی پێشبینیەکانی دەستگای زانیاری نەوتی ئەمریکا لە باشترین ئازدا دەگاتە 54 دۆلار بۆ هەر بەرمیلێک نەوت بە ڕێژەی ناوەندێتی. رووسیا لە یەکەم کاردانەوەی ڕێکەوتنەکە لە زاری وەزیری داراییەوە ئەنتۆنیوس میلانۆڤ ڕایگەیاند پشتیوانی درێژکردنەوەی وادەی ڕێکەوتنەکە دەکەین، بەو پێی هاوکاری رووسیا دەکات بۆ زیادکردنی یەدەگی وڵاتەکەی. لەگەڵەوەش ئەم ڕێکەوتنە لە ڕابردوودا کاریگەری باشی لەسەرداتی وڵاتانی بەرهەمێنەری نەوت کردووە. هاوکاتی وڵاتان هەرێمی کوردستانیش لە چوارچەوەی عێراق ئەم ڕێکەوتنە دەیگرێتەوە. بە پێوتەی وەزیری نەوتی عێراق جەبار لوعەیبی هەوڵ دەدەن کەمکردنەوەی ئاسی بەرهەم هەرێمی کوردستانیش بگرێتەوە، بۆیە دوای گەڕانەوەی لە ڤیەنا سەردانی هەرێم دەکات و ئەو پرسە لە هەرێم باز دەکات. لەگەڵ ئەوەش مانەوەی نرخی نەوت لە نێوان 50 بۆ 60 دۆلار کاریگەری ئەرێنی لە سەرداتی گشتی هەرێمی کوردستان دادەنێت، بۆ پێی لە سەدا 8 کۆیدا هەرێمی کوردستان لە نەوتەوە دێت، کە بەپێی دوامین راپۆرتی وەزارەتی سامانە سروشتیەکان کە مانگی 11 ساڵی ڕابردوو دەری کردووە ڕۆژانە نزیکەی 652,000 بەرمیل هەناردەی نەوتی هەیە. ڕێکەوتنەکەی 25 مانگ ڕەنگە ئومێدێکی دیکە بۆ بازاڕی نەوت بگەڕێنێتەوە، بەڵام چەندین مەترسیشی لە بەردەمدایە، لەوانە پابەند نەبوونی وڵاتانی بەرهەمێنەری نەوت بەکەمکردنەوەی ئاسی بەرەمی بڕیار لێدراو، لەگەڵەوەش زیادبوونی بەردەوامی سەکۆنەوتیەکان و بەرزبوونەوەی ئاسی نەوتی خەزنکراوی ئەمریکا کە لە ماوەی ئەم ساڵدا بە شێوەیەکی خێرا زیادی کردووە و کاریگەری خراپی کردوتە سەر نرخی نەوت لە بازاڕەکانی جیهان. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان، کاکتۆر بەخێر بێن، سوپاس بۆ ئامادەبوونتان. گەر سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بەر لەوەی کە بینە سەر بڕارەکەی ئەمڕۆی وڵاتانی ئۆپێک بۆ دووبارە درێژکردنەوەی کەمکردنەوەی بەرهەمێنانی نەوت، ئەگەر خوێندنەوەیەک بۆ پێگەی ڕێکخراوی ئۆپێک بکەین، ڕێکخراوی ئۆپێک چیەوە، چ ڕۆڵێکی لە بازاڕی نەوتی جیهان؟ سپاس بۆ میوانداریتان. خۆ ڕێکخراوی ئۆپێک یەکەم جار لە ساڵی 1960 دروست لە سپتەمبەری 1960 دروست بوو لە بەغا بە هاوکاری عێراق و ئێران و سعودیە و کوێیت، وڵاتیش تریش نازانم بزەبت چێ بوو. ئیتر ئامانج لە دروستکردنی ئۆپێک ئەوە بۆ ئەو وڵاتانەی کە نەوت دەرنێنە دەرەوە بتوانن کۆنتڕۆلی بازار بکەن. جاوە گرنگە لێرەدا باسی مێژووی ئۆپێککەین و مێژووی بەهای نەوت. لە ساڵانی 60ەکاندا ئەو وڵاتانەی کە بوونە ئەندام لە ئۆپێک، وەکو لەسەر تاوتم 5 وڵات بوون، ئەمجار دوای لە کوتای 60ەکانەوە جەزایریش هات بوو بە ئەندام. ئەو وڵاتانەی کە ئەندام بوون لە ئۆپێک زیاتر ئەو وڵاتانە بوون کە لە جیهانی سێم بوون، وڵاتانی عەرەبی ئیسلامی، و تازە لە ژێر دەستی ئیستیعمار ڕزگاریان ببوون، و ئامانجیان ئەوە بوو کە سامانی سروشتی کە لێردا نەوتان بتوانن بەکاری بێنن بۆ بژانەوەی ژێرخانی ئابووری وڵاتەکانیان. بۆیە هەدەفیان ئامانجیان ئەوە بوو کە نەوت بەکار بێنن بۆ ئامانجی نیشتیمانی.
بەڵام لە هەفتاکاندا نەوت نەک هەر بوو بە ئامانجێک بۆ ئابووری نیشتیمانی بەڵکو بوو بە چەکێک بۆی کە بتوانن بەرگری پێ لە خۆیان بکەن و هەفتاکان قۆناغی ئەوە بوو کە وڵاتانی بەرهەمهێنەری نەوت لەوانە عێراق لیبیا جەزایر کە سێ ئەندامی کارە و چالاکی ئۆپێک بوون و خۆیان بە پێشەنگی وڵاتانی ئازادی خواز و ڕزگاری خواز و دژی بەناو بەرەی ئیمپریالیزم دەزانی بۆیە تەماشا دەکەن لە جەنگی 73 ئۆکتۆبەری 1970 عەرەبەکان لەگەڵ ئیسرائیل دروست نەوتیان بە کوچەشێک بەکارهێنا دژی ڕۆژاوە و ئەوەی کە پێیان قەیرانی نەوت تاسەش لە مێژی ئابووری ئەوروپا و ڕۆژاوە کاریگەری هەبووە لە ئەدەبیاتی ئابووری ئەواندا ماوەتەوە ئەمجار بێنە قۆناغی هەشتاکان نەوت نەک تەنها کاڵایشی ئابووری بەڵکو بوو بە کاڵایشی سیاسی و استراتیژی چی بۆ وڵاتانی بەرهەمهێنەر چی بۆ وڵاتانی بەکاربەر لە هەشتاکانە بەهۆی سیاسەتی ڕۆژاوە کە دژی ئیتحادی سۆڤێتی ئەو کاتیایکی سۆڤێتی ئەو کات پیادەیان دەکرد نەوت بەکار هات دووبارە وەکو چەشێک لە هەفتاکان چەشێک دژی ڕۆژاوە بەکار هات لایەن عەرەبەکانەوە بەڵام لە هەشتاکان تەماشا دەکەین ڕۆژاوایەکان نەوتیان بەکارهێنا وەکو چەشێک دژی ئیتحاد سۆڤێتی و دروست ئەو چەکاک وەکو نەوت وەکو چەشێک کە بەکار هات توانیان ببێتە هۆی ئەوە کە ئەو هەڕەشە گەورەی کە کات خۆی هەبوو لە ئیتحاد سۆڤێتی نەمێنێت و بوو بەهۆی ڕوخانی یەکێتی سۆڤێت بۆ نمونە لە ساڵی 1986 بەهای یەک بەرمیل نەوت بوو بە نزیک بە $10 ئیترەوە ئیتحاد سۆڤێتی ئەو کاتی بخۆش لە شڕا بوو لە ئەفغانستان ئیتر نەیتوانێت بەرەنگاری ڕۆژاوا بێتەوە نەیتوانی منافەسەی ئەوروپا بکات یا ڕۆژاوا بکە لە بواری ئابووری لە بوو حتا لە بواری سەربازیشدا ئیتر ئەنجامەکەی ئەوە بوو کە کۆتایی بە یەکێتی سۆڤێت هات جارکە بینن قۆناغی نەوەتەکان یەکەم کۆتایی هێنانی یەکێتی سۆڤێت بوو لە هەمان کاتە ئەو وڵاتانێک کە بەرهەمهێنەری نەوت بوون وەکو عێراق و لیبیا و جەزایر ئەوانە بێ پشتیوانمانەوە ناتوانی ئەجندای خۆیان لە ڕوو سیاسیەوە لە بواری نەوتدا بەکاربێنن بۆ ئامانجی سیاسی بۆیە تەماشا دەکەیت لە نەوەتەکاندا عێراق زەعیف بوو عێراق لێدرا ئەمجار لیبیا لە حاڵەتی بەرگریدا بوو جەزایریش بە هەمان جۆر تەماشا دەکەین نرخی نەوت تەئسیریشی وای نەکرد لە بازاڕەکانی جیهاندا کە بڵێ هەڕەشە بێ بۆ ئابووری جیهانی ئەو حاڵە بەردەوام بوو تقریبان تا چەند ساڵە پێش ئێستا کە یەکێتی رووسیا ئێستا لە سەردەمی پوتینە کە دووبارە خۆ دروست کردەوە دواوێ کە توانی چاکسازی جدی کە لە ئابووری رووسیا لە هەموو بارەکاندا لە سەربازی رووسیا دووبارە بووە بۆ هەبوو بە هەڕەشەیەک بۆ ڕۆژاوا و بۆ هاوسیەکانیشی لە چین لە یابان و کۆریا جنوبی بیگرێت تا دەگاتە ئەوروپا ڕۆژاوا و ئەمریکا زۆر باشە بۆیە تەماشا دەکەی پێش 2 ساڵ بەهای نەوت لە نەکاو لە $150ەوە مەسەن ساڵی 2008 بەهای یەک بەرمیل نەوت گەشتە $150 بەڵام لە پڕێکە دوای 2 ساڵ گەشتە ئەو ئاسێک کە ئێستا ئەمە دەیبینی کە جیاوازی زۆرە لەگەڵ ئەو کاتی زۆر باشە بە سەبارەت بە ڕێکخراوەکە ڕێکخراوی ئۆپێک ئەم وڵاتانی کە بەڕێزوت کۆمەڵێک وڵاتی تیا بۆ نمونە سعودیە و ئێران و کوێت و لیبیا و ئیمارات و هەتا کۆمەڵێک وڵاتی ڤەنزوێلا لا شتەیە یعنی ئەم وڵاتان لە ڕووی سیاسیشەوە ناکۆگنین ئەمە تەئسیری نییە لەسەر ئەوەی کە نرخی نەوت هەمویان پابەند نەمن بە کەمکردنەوەی ئاستی بەرەمیان نەوت باش بیر هێناوەی ڤەنزوێلا شێشێک لۆ 5 وڵاتێک کە بەشداریان کرد لە دروستکردنی ئۆپێک بەتاکێت سیاسەتی نەوت لەسەر ئاستی جیهانی وەکو باسم کرد بەکاردێ بۆ یەکلاکردنەوەی کێشە ئابووریەکان و کێشە سیاسیەکان لەسەر ئاستی ناوچەش دووبارە سیاسەتی نەوت ڕۆڵی هەیە لە
کێشە سیاسی و نەتەوەیی و جوغرافیکی ئازیەکان کە لە بینی وڵاتانی ناوچەدا هەیە بۆ نمونە کێشە لە بینی سعودیە و ئێرانە هەیە بۆیە سعودیە ئامادە نییە تا ئێستا ئامادە نەبووە و نەکەر ئامادە نەبووە بەڵکو هاوکارش بە بۆ ئەوەی کە بەرهەم زیادکەن بەرهەمی نەوت زیاتر بخاتە بازاڕەکانەوە بۆ ئەوەی کە بتوانێت ئابووری ئێران لاواز کات و ئەو حاڵەتە لەو دو سێ ساڵی دواییدا بە زۆر باشە بەڵام ئێستا تەواوی ئەو وڵاتانەی کە ئێستا بازۆکی کەرەخراوی ئۆپێک لە 12 وڵات پێک هاتووە هەمویان پابندی و ڕێکەوتنان نابن سەرڕای ئەوش کە بۆ نمونە ئەمڕۆژ جارێکی تر ڕێکەوتن لەسەر کەمکردنەوەی بەرهەمێنانی نەوت بۆ مانگی 3 ساڵی داهاتوو یعنی لە ناوخۆشیاندا پابندی ناکۆکن و پابند نابن بەڕای من ئەستەما چکە دابەزینی نرخی نەوت بۆ ئەو حاڵە کە ئێستا هەیە بە ئامانجی لاوازکردنی ئابووری رووسیا بوو لەگەڵ ئێران و ئەوەی کە ڕۆلی سەرەکی بین عەربستانی سعودی بوو بەوەی کە ڕۆژانە زیاتر لە 10 ملیۆن بەرمیل دەخاتە ناو بازاڕەکانەوە و ئەو کێشەی و ئەو حاڵەتەی کە بوو بەهۆی ئەوەی کە ئێران کە سعودیە بۆ بەرەنگاربوونەوەی نفوزی رووسیا و ئێران لە ناوچەکەدا نەوت زیاد کات ئەو حاڵەتە لە رووسیاسیەوە لە ڕوو شەڕەوە تا ئێستا شەر بەردەوامە بۆیە بەڕای من باوەڕ ناکەم عەربستانی سعودی بزات عەربستانی سعودی پابندی پێوە هەرچەندە ئێستا رووسیاش لە دەرەوەی ڕێکخراوی ئۆپێکی لە دەرەوە ڕێکخراوی ئۆپێکە بەڵام ئابووری سەرەکی داهاتی سەرەکی لەسەر نەوتە پیشسازی نەوت بەڕبڕی ئابووری پشتی رووسیا زۆر باشە بەس ئێستا ئەو وڵاتانی ڕێکخراوی ئۆپێک ئەوانن کۆنتترۆڵی بازار و مەسەرەی نرخی نەوتیان کردووە خودت مەسەرەی دابەزین و بەرزبوونەوەی نرخی نەوت پەیوەندی بە شوێنی ترەوەیە بە وڵاتانی ترەوەیە پرسیارێکی جوانە خۆ ڕاستی کاڵای نەوتۆک و کاڵاک هەر کاڵایشتر پەیوەندی بە بازارەوە هەیە بە عەرز و تەڵەب تا لە بازارە زیاتر بێت بەهاکەی هەرزانتر دەبێت بەڵام ئەو حاڵەتە زیاتر بە سیاسی کراوە جێگە لە حاڵەت سیاسەکەی حاڵەتشتری ئابووریشێ بۆ نمونە لە نەوەتەکان کە گەشەی ئابووری لە چین لە ڕۆژهەڵاتی ئاسیا زیاد بوو ئەو وڵاتانە پێویستیان دەست بە ئێنێرژی بوو زیاتر داوای نەوتیان دەکرد نرخی نەوت گۆڕانێکی نوعی بەسەرداهات لە 2000ەکانەوە تا 2000 تقریبا تا ئێستاش مثلا پێش 2000ەکان نەوت 36 دلار شتووە لە نەکا بوو بە 40 دلار بە 50 دلار کە بێنمونە بوو لە 2000 تا 2000 گەشتە 150 دلار ئەو پەیوەندی بە چیەوە بوو پەیوەندی بە تەڵەبی بازارەوە هەبوو ئەو تەڵەبە بازارێک ئەو تەڵەبێک کە لە بازاردا هەبوو تەڵەبێک بوو کە زیاتر مانای ئابووری هەبوو مانای سیاسی نەبوو بۆ چونکە لەو ماوەیدا لە نەوەتەکانەوە تا 2010 ململانەیەکی جیهانی نەبوو بۆ ئەوەی کە نەوت بەکار بهێنرێ وەکو چەکێک بەڵام لە 2014ەوە لە دوای ئەوەی کە رووسیا جزیرەی قەرمی گرت دوای ئەوەی کە کێشە سووریا پەیدا بوو دوای ئەوەی کە رووسیا بە هێزی سەربازیەوە هاتەوە ناوناوچەکە ئەو مەیلە پەیدا بوو نەکەەوە مەیلە ئەو نەزعەیە پەیدا بوو ئەو ڕاها پەیدا بوو کە دەبێ سنوورێک بۆ نفوزی رووسیا دابنێن لە ڕێگەی ئابووریەوە و چۆن ئەویش بەوەی کە بەهای نەوت دابەزێنرێت وەکو باسمان کرد بۆ ئەوەی رووسیا لە ڕووی ئابووریەوە لاواز بێ نەتوانێت لە سنووری خۆی زیاتر دەسەڵات خۆی فراوان کات کەوتە بە چوونی بەڕێز زیاتر دابەزین نرخی نەوت لە ماوە ڕابردووە ئێستاش بەرزبوونەوەی پەیوەندی بە دۆخی سیاسیەوەیە ڕاستەکەی پەیوەندی هەم بە لایەنە ئابووریەکەی هەیە وەکوتم عەرز و تەڵەب و دووبارە لایەنە سیاسیەکەشی هەردووشیت بەڵێ بەس سەبارەت بە وڵاتانی جگە لە ئۆپێک وڵاتانی تر ینی ئۆپێک ڕۆڵی سەرەکیە لە مەسەلەی بەرزکردنەوە و دابەزین نرخی نەوت یاخود وڵاتانی ترن کە کۆنتترۆڵیەوەیان بەرزە کە نرخی نەوت بەرز بکرێتەوە خۆی وڵاتانی تر زۆر هەیە کە نەوت بەرهەم دێنەوەکو نێجیریا نەوت بەرهەم دێنە ڕۆژانە چەند ملیۆن بەرمیل دەخاتە بازارەکانەوە و کاریگەریشی لەسەر بازاری نەوت هەیە بەڵام مشکلە چییە؟
زۆری لە وڵاتانی کنەوت بەرهەمدێنن وڵاتی فاشلن دەوڵەتداری لەوێدا فاشیلە بۆ نمونە وڵاتێکی وەکو نەجیرە زۆر وڵاتی تری وەکو ئەفریقا لەوێ نظامی نیشتیمانی نظامی سیاسی نظامێکی نیشتیمانی نییە و نەوت بەکار نایە بۆ ئامانجی نیشتیمانی و هەر کاتێکی کە سەروەی نیشتیمانیش بەکار نهات بۆ ئامانجی نیشتیمانی بۆ ئابوونی نیشتیمانی ئەو کاتی تۆ ناتوانانی لە ڕووی بەخستنە بازارەوە و لە ڕووی ڕعایەتکردنی قیمەتەوە تۆ گرنگی پێ بدەیت بەڵکو دەکەوێتە سەرچی دەکەوێتە سەر ئەو باندانەی کە کۆنتترۆلی کاڵاکە دەکەن لە وڵاتانی خۆیاندا بۆ نمونە وەکو لە نێجیریای قاساقسی دەیبات لە کۆنگۆ لە زۆر وڵاتی تری لە ئەفریقا بە هەمان جۆر و حتا لە ڤێنزوێلا ئێستا تقریبا بە هەمان جۆرە بەڵام ئەوەی کە گرنگ بێ زۆر گرنگ بێت ئەوەیە کە وەکو باسم کرد هەردوو حاڵەتەکە هەیە یەکەم گەشەی ئابووری لە جیهاندا تا چەندە تا گەشەی ئابووری زیاتر بێ پێویستی بە ئێنێرژی زیاتر دەبێت پێویستی بە نەوت دەبێت بۆ نمونە لە نەوەتەکان تا 2000ەکان گەشەی ئابووری لە چین ساڵانە بەرز دەبەوە پێویستی بە بنەوت زۆر بوو بەڵام ئێستا نسبەت بە ساڵانی 2000 دابەزیوە بۆ خۆش پێویستی بە ئێنێرژی کەمترە و حاڵەتەکە پەیوەندی بە ئابووری هەموو جیهانەوەیە و ئاستی بە پیشسازیکردنی وڵاتانی جیهانی سێم بۆ نمونە هەروەکو وڵاتێکی وەکو عێراق ئێستا عێراق چەند میلیۆن بەرمیل دەردێنێت دیار نییە چونکە هەم بەهۆی فەوزاوە هەم بە هەر حاڵەتێک بێت باس ئەگەر لە عێراق نظامێکی نیشتیمانی هەبێت وڵات بەرەو پیشسازی بەرێت عێراقش بۆ خۆی پێویستی بەچی دەبێت بەناوت دەبێت ئەستا کە 3 میلیۆن بەرمیل دەربێنێت ئەگەر وڵاتش پیشساز بێت لەوانەیە 2 میلیۆنیشی بۆ خۆی بەکاربێنێت هەروەکو لە حاڵەتی ئێراندا ئێستا دەبێن ئێستا عێراق ئێران بەقەدەر عێراق تقریبا کەمتریش نەوت دەنێتەر بۆ چونکە ئێران لە حاڵەتی پیشسازیدا وڵاتانی تری نەوتیش بوون مستە عەربستانی سعودیش و لیبیاش بە هەمان جۆر ئەو وڵاتانی نەوتی لە جیهانی سێمدا ئەگەر ئەوانە بتوان خۆناغی ئابووری و ئەو کە پێ دەڵێن ژیانی ئابووریان لە قۆناغێکەوە بگوازنەوە بۆ قۆناغشیر ئەوانش بۆ خۆیان پێویستیان بەچی دەبێت بەنەوت دەبێت بە ئێنێرژی دەبێت حتمما ئەو کاتیش گۆڕانکاری دروست دەکات و لەسەر ئاسی جیهانیش بۆ نمونە وڵاتانی وەکو بەرازیل هیندستان ئەوانش لە حاڵەتی ئەوەدا کە بنە وڵاتانی پیشسازی و تواناژی گەورەی مرۆیی هەیە و تا ئەوانش زیاتر لە ڕووی ئابووریەوە گەشەکان پێویستیان بەنەوت دەبێت دووبارە لایەنە ئابووریەکەی ئەوەیە کە تەڵەب لەسەر نەوت زۆر دەبێت دەدەمێنێتەوە سەر عەرز وەکو باسمان کرد خستنە ڕوو خستنە ڕۆژ ئەو وڵاتانی بۆ نمونە وڵاتێکی وەکو عێراق یا وڵاتێکی وەکو لیبیا یا حتا ئەوانەی کە نەوت دێنن لە وڵاتانی جیهانی سێم وڵاتانی دواکەوتن لە ڕووی ئابووریەوە ئابووری نیشتیمانی احتیمال دەکاتە سەر نەوت واگەر نەوت نەفرۆشن ناتوانن بژێوی ژیانی هاوڵاتیان فراهم بکەن زۆر باش ئەگەر بینێ سەر ئەو بڕیارەکەی ئەمڕۆی ڕێکخراوی ئۆپێک وڵاتانی دەرەوەی ئۆپێکش ئێستا کە نرخی نەوت لە $53 دوای ئەم بڕیارە ئەوەی کە بەردەوام لە کەمکردنەوەی هێناردە پێتان وایە لە بۆ ساڵی داهاتوو نرخی نەوت بەرز بێتەوە؟ وڵی پێشببینی زەحمەتە بکرێت چکە پەیوەندی بە زۆر لایانی بتن نەوت بخۆی کەڵاشی نەکرابووری سیاسیشە مانای سیاسی هەیە بۆیە ئەگەر ئێمە وادانێن تا ئازاری ساڵی داهاتوو نرخێنەوە ئابمێنێتەوە یا بەرزتری بێتەوە سەختە پێشببینی بکرێت چونکە پەیوەندی هەم بە گەشەی ئابووری جیهانی وایە بە زریفی سیاسی ئەو وڵاتانەوە هەیە کە نەوت بەرهەمدێنن و لەسەر ئاسی ناوچەیە و هەر پەیوەندی بە سیاسەتی جیۆپۆلیتیک جیۆسیاسی جیهانیشەوە هەیە جا بۆیە پێشببینیکردن ئەستەمە بەڵام ئەگەر هەم وڵاتان پابند بن بە مەسلەی کەمکردنەوەی هێناردە کاریگەری نابێت ئەگەر ئەماگەر لەسەر ئەگەر قسە بکەین بەڵێ ئەگەر هەمویان پابند بن لەسەر ئەوەی کە نەوت کەمتر بخەنە بازارەکانەوە بە تاکید تەسیر لەوەی دەکات کە بەهای نەوت بەرز بێتەوە دووبارەمانێت هەیە لەوەی کە هەموو وڵاتان پابند بن علاقی بە هەموو وڵاتانی شەوە نیە بەڕاستی چکە ئەوە نە بڵێ علاقی تەنها بە سعودیەوە یا بە عێراق یا بە ئێرانەوە ئەو علاقی بە سیاسەتی لەسەر ئاسی جیهانی علاقی بە پێوە هەیە بۆ نمونەوەکو باسم کە لە سەرەتاوە ئەگەر ئەو ڕووداوانێک کە ڕوودەدا بۆ نمونە لە سووریا
لە عێراق پەرە بسێنن فراوان بێت وە کێشەکان زیاتر لایەنی ئەقلیمی جیهانی تێوە بگلێت ئەو کاتی دووبارە دوور نییە نەوەی وەکو چەشێک بەکاربهێنرێت چۆن لە هەشتاکان بەکارهات بۆی کە بۆ هۆڕوخان یەکێتی سۆڤێت دووبارە لەو ساڵانەشدا وەکو چەشێک بەکاربێنەوەت دژی لایەنێک یا وڵاتێکی لەسەر ئاسی ناوچەیە یا جیهانی بێت بەڵام لەر حاڵەتێکدا ئەگەر وەکو تۆ گوتم ئەگەر پابەندن بەڵێ تەئسیر دەکات بەڵام من شخصان سپاس دەکەم دو پرسیارم بۆ بەڕێستان سەبارەت بە مەسەلەی کاریگەری ئابووریە کاریگەری لەسەر ئابووری وڵاتانی جیهان و عێراق چی دەبێت ئەم مەسەلەی کەمکردنەوەی نەوت بە تاکید وەکووتم ئەگەر نەوت کەم بکرێتەوە بەهاکەی کەم بکرێتەوە ئەوەکەی کەمیەکەی کەم بکرێتەوە بەهاکەی زیاد دەبێت وار کاتش کە بەهای نەوت زیاد بوو ئەو کاڵانێک ئەتۆ لە ڕۆژاوا دەیکڕی چونکە زیاتری تیاسەرکراوە گرانتر دەبێت جا بۆیە تەماشا بکە خۆی مەسەلە لەسەر ئاسی جیهانی نادات پەروەری هەیە تۆ تەماشاکە لە هەفتاکان کە یا لە شەستەکان یا لە 2000ەکان کە بەرمیلی نەوت یا هەشتاکان بوون نمونە کە زۆر دوور نییە بەرمیلی نەوت گەشتە $10 $20 ئەو کاڵای کە ئەتۆ دەتکڕی بە چەندی بوو ئێستا کە نەوت بۆتە لەوانەیە دوو بەرابەر تەماشا دەکەیت جیاوازێکی گەورە هەیە واتە کە قیمەتی کاڵاکەی کە ئەتۆ لە ڕۆژاوا دەیکڕی چەند بەرابەری بەرزبوونەوەی بەهای ئەو نەوتەیە کە تۆ دەیفرۆشی جا بۆیە بە وەڵامی پرسیارەکەت بەڵێ کە بەهانەوەت بەرز بێتەوە ئەو کاڵانێکی ئێمە لە ڕۆژاوا دەیکڕین یا لە وڵاتانی پیشسازی دەکرین بە بەهاش گرانتر دەکاتە دەست بەکارهێنەرانی وڵاتانی جیهانیان بەڵێ ڕێز دکتۆر محەممەد گەناوی زۆر سپاسی بەڕێستان دەکەین کە لە بەشی یەکەم لەگەڵ مامووی بەڵێ بینەرانی بەڕێز لە بەشی دوم لەگەڵ بەڕێز مەسعود حەیدەر ئەندامی دیژنەی دارایی پەرلەمانی عێراق درێژە بەم پرسەدەین لەگەڵ مامووی ناوبڕێکی کورت و دەگەڕین وڵاتان با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. ئەسێ ئەمڕۆ جیاوازتر دەردەکەوێت. ئەسێ ڕنگ و هێز و توانایەکی نوێ پێشکەش دەکات. زیرەکێکی ڕاستەقینە و متمانە پێکراوە. ئەسێ Q6 نوێترین مۆبایلی زیرەکە و کردنەوەی لەلایەن پەنجەمۆری خاوەنەوە کار دەکات. ڕامی 3 گیگابایتەوە، میمۆری 32 گیگابایتەوە، کامێرای سەرەکی 13 مێگاپیکسلە و کامێرای پێشەوەی 8 مێگاپیکسلە. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی 4G LTE. کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامێری کارەبایەتی نۆماڵ کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی 18 مانگ بە هاوڵاتیان سەلاجە و مجەمیدە هەموو جۆرەکانی سپلێت تەلەڤیزیۆن و تەباخ و مڕەشەح فرن و مایکرۆ گسکی کارەبایی غەسالەی جلشتن و قاپشتن بەیزا مامی هاوڵاتیان. کۆمپانیای پارەزان بۆ حەج و عومرە و گەشت و گوزار هەمومان پێویستمان بە گەشتی ئیمانی و ڕۆحی هەیە سەفەرێک کە تۆز و گەردی تاوانمان لێ بتەکێنێ و لەوێچێ ئاوی بەراعەتمان پێ بنۆشێ لەگەڵ کۆمپانیای پارەزان ئامادەی ئەو گەشتە ئیمانی و ڕۆحیە بە بۆ مەکەی پیرۆز و مەدینەی منەوەرە بە سەرپەرشتی حاجی ئامانج و کەسانی شارەزا و ڕێبەرانی ئەزموندار لێرەوە پێتان ڕاگەێنین هاوکارتانە بین گەشتی عومرە بکەن لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا بۆ ئەوەی سکوونەتی ڕۆحتان بەرنەبن دیوارەکانی کەعبەی پیرۆز و دڵی گەرمتان بە ئاوی زەمزەم لە ئێوارانی ڕەمەزاندا فێنک بکەنەوە.
گەشتەکانی کۆمپانیای پارێزان بەم شێوەیە بێت 15 ڕۆژی سەرەتای ڕەمەزان 15 ڕۆژی کۆتایی ڕەمەزان سەر لە بەری مانجی پیرۆزی ڕەمەزان لەگەڵ خزمەتگوزاریەکانی وەک دابینکردنی ڤیزا و بلیتی فڕۆکە بۆ وڵاتانی جیهان کۆمپانیای پارێزان بۆ حەج و عومرە و گەشت و گوزار کۆمپانیای پارێزان کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی کۆمپانیای دنیا دیکۆر تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان کاک مەسعود خێربێن سوپاس بۆ ئامادەبوونتان سوپاسان دەکەین ئەگەر قسە لەسەر ئەو بڕیارەی وڵاتانی ئۆپێک بکەین کە ئەمڕۆ داویانە پێتان وایە چ کاریگەریەکی دەبێت ئەم بڕیارەوە ڕۆڵی عێراق چییە لە ڕێکخراوی ئۆپێک و کەمکردنەوەی بەرهەمینەوت بەڵێ سەڵاو ڕێز بۆ جەناب دۆ ببینێران تابان ڕێکخراوی ئۆپێک ڕێکخراوێکی زۆر گرنگە و بەڵام ئەندامانی ئۆپێک هەرکەس بەرژۆندی خۆی هەوڵەدا بپارێزێ عێراق بە تایبەتی لە دوای ڕزگارکردنی عێراق لە 2003 هێوا شۆش کە سەقفی ئینتاجی عێراق زیادی کرد دەبوو عێراق لە فترەیەکی زەمەنیە سەقفی ئینتاجی بگەشتاتە نزیکەی 7 ملیۆن کە تا ئێستا نەچۆتە چواریش لەم ماوەیانە بێت ئێستا ڕۆژانە عێراق چەند دەکات 3 ملیۆن و نزیکەی 300,000 جگە لە هەرێمی کوردستان بەڵە جگە لە هەرێم بۆ پڕکردنەوەی بە تایبەتی دوای شەڕی داعش بۆ پڕکردنەوەی ئەو بۆشایەیە کە لە نەتیجەی شەڕ لە ناو عێراقا دروست بووە وای لێهات ئینتاجی عێراق بەرهەمی عێراق بۆ زۆر کەمی کرد سعودی ئەوەی پڕ کردەوە و لە نهایەتی 2016 مفاوضاتێکی زۆرە بوو کات حتا پێشەوەش کە عادل عەبدولمەهدی وەزیری نەوتی عێراقی بوو داوا ئەکرا کە عێراق ینی عێراق چونکە بەڕاستی پێویستی بەپارە بوو ئەویست سەقفی ئینتاجی بگەێنێتە نزیکەی 4 ملیۆن بەرمیلەکە بەڵام وڵاتانی تر ڕازی نەبوون و نووس عێراق ئینتاجکەم کاتەوە فعلا لە کۆتایی 2016 اتفاقی کرا کە 1,200,000 بەرمیل نەوت ڕۆژانەی ئۆپێک کەم بکرێتەوە کرا بە 32 ملیۆن و نیو عێراقیش هاوکار بوو لەوەیە و رووسیاش هاوکار بووە لەوەیە لە نەتیجەی ئەو اتفاقیە بینیمان لە سەرەتای ئەم ساڵە جموجۆڵ دروست بوو لەوەی تر نرخی نەوت لە بەرزبوونەوەیە بوو طبعاً هەر ڕێککەوتنێکی نوێ قازانجەکەی بۆ ئەو وڵاتانی ئۆپێکە بەگشتی و بۆ وڵاتانی تریشە کە منتجن و لە دەرەوە ئۆپێکشن لەبەرەوەی ئێستا لە بازاڕەکانی فرۆشتنی نەوتە لە جیهانە عەرز و تەڵەبە چەند عەرز زۆر بێت ئینتاج زۆر بێت نرخی نەوت ئەشکێ و جگە لە فاکتۆری تر کە فاکتۆری سیاسی ئەمنی و گەشەکردنی ئابووری هەم ئەوروپا هەم ئەمریکا و هەم وڵاتانی ئاسیا هەند و سین و یابان و ئەوانە تەسەورەکرێ کە نرخی نەوت تەبنەگەر لە ناو ئۆپێکە کە مەجموعە وڵات لە خۆگرێ نرخی ئەگەر ئیتفاق بکرێ ئەگەر ڕۆژانە ملیۆنە بەرمیلیش کەم بکرێتەوە فەرەزەن بۆ نمونە 32 ملیۆن و نیوە ئێستا ڕۆژانە ئۆپێک 32 ملیۆنە 32 ملیۆن و نیوە ئەگەر بۆ نمونە ئەم 32 ملیۆن و نیوە بکرێ بە 31 و نیو بکرێ بە 31 تەئسیری زۆرە لە بازاڕە و نرخی نەوتیش زیادەکە
ئەگەر پێ دوای پابند هەموو وڵاتان بە عێراقیشەوە نرخی نەوت پێشبین دەکرێت بۆ چەند بەرز بێتەوە کە ئیتفاقیان تا مانگی 3 ساڵی داهاتووە. بەڵێ ئێمە سەرۆکوەزیرانی عێراقی لە کۆبنەوەکە پێ ڕاگەیاندین کە بەڵێ عێراق التزام ئەکات بە ئیتفاقاتی ئۆپێکەوە و عێراق مەبەستێتی نرخی نەوت زیاد بکە ئەوەی من ینی بزانم ئێستا عێراق ڕۆژانە 3,300,000 بەرمیل نەوت بەرهەمەێنێ و ئەگەر عێراق بە 45 دۆلاریش نەوت بفرۆشێ جەدەلەن وەکو معدل کە لەوەش زیاتر ئەیفرۆشێ هەندێک مانگ بە 47 ئەیفرۆشێ بەڵام ئەگە بە 45 حسابیکەین عێراق بەڕاستی هیچ کێشەی دارایی ئەوانی نییە و زۆر بە ئاسانی هەم مؤسسات بەڕێوە بە و هەم موچە دابینەکە و هەم ینی با بڵێن ئومێد هەیە کە وەزعی دارایی عێراق باشتر بێت ئاراستەیە بڕوا باشترە بێت. بەڵێ سەبارەت بە هەرێمی کوردستان ئەم بڕیاری کەمکردنەوەی کە عێراقیش یەکی کرد لە وڵاتانی ئۆپێک کەمکردنەوەی نەوت ئەو نەوتە دەگرێتەوە کە لە هەرێمی کوردستان لە دەروی عێراق هەنادەی دەرەوەی دەکات. پێم وانە لە خۆی با بڵێن فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان لە دەرەوەی شەریکەی تەسویقی عێراقیە سۆمۆ بۆیە ناچێت تا ئێستا نەچۆتە چوارچێوەی سیاسەتی نەوتی عێراقیەوە ناتوانین بەو شێوەیە حسابی بکەین و من بۆ خۆم معلوماتم نییە چۆنێتی تەسویقکردنی نەوتی هەرێمی کوردستان بە چ شێوازێکە و چۆن ئەفرۆشرێ و ئەفرۆشێ بە کێ بەڵام ئێمە لە عێراقا مانگانە لە وەزارەتی نەوت بۆمان دێ کە حتا لە سێ جیهەتەوە داهاتی نەوتی عێراقیمان بۆ تێ بە تایبەتی نەوتی لە بانکی مەرکەزی بۆمان دێ لە وەزارەتی دارایی عێراقی بۆمان دێ و ئەو نەوتەی کە وەزارەتی نەوت ئەیفرۆشێ یا سۆمۆ بۆمان دێ بە کێ فرۆشراوە بە چی کۆمپانیایەک بە چی وڵات سەر بە چی وڵاتێکە چەندێکی پێفرۆشراوە پارەکەشی چەندێک بووە ینی ڕوونە ئەمە بەڵام ئەوەی هەرێمی کوردستان تا ئێستاکە من تەسەور ناکەم حیساب کرابێ لە زمنی حسەی عێراقی حتا لە ناو ئۆپێکیشە لەبەرەوەی لە دەرەوەی وەزارەتی نەوتی عێراقی و لە دەرەوەی سۆمۆیە. بەڵێ کاریگەریەکانی چی دەبێت لەسەر بۆ نمونەگەر هەموو وڵاتان پابند بن لەسەر ئابووری عێراق لەسەر ئابووری هەرێمی کوردستان و پێشبین دەکرێت بۆ نرخی نەوت چەند بەرز بێتەوە؟ طبعا ئەگەر هەموو وڵاتانی ئۆپێک وەکو ئاخر جار کە لە نهایەتی 2016 اتفاقێکیان کرد 1.2 ملیۆن بەرمیل نەوت ڕۆژانە کەم کراوە لە ئینتاجی ئۆپێک بینیمان جموجۆڵ دروست بوو لە بازاری نەوتیە بەوەی کە نرخی نەوت بە سورعەتێکی باش بە تایبەتی گەر باسی برند بکەین چۆ سەروی 50 ڕۆژ بۆ 55 و ئێستا لە نێوان 52-53 بە اتفاقی نوێ و بەگەشەگردنی ئابووری جیهانی و بە سەقامگیری ئەمن و ئاسایش لەم سنوورەیە بە تایبەتی سەبوونەوە وڵاتێکی و عێراق کە تەسەورێکرێ لە 10 نەوتی هەموو جیهان لە عێراقا هەیە کە کۆتایی بە شەڕی داعش دێ و لە زۆربەی شارەکانی عێراقەوە دەرنران ئەمانە هەمووی فاکتۆری ئەوەن کە ببێتە مایەی ئەوەی نرخی نەوت لە بازارەکانی جیهانە بەرز بێتەوە و بە بەرزبوونەوەی نرخی نەوت تعویزی کەمکردنەوەی ئینتاجەکات عێراق ئەتوانێت بۆ ئێستا عێراق ئەتوانێت ڕۆژانە نزیکەی تا 4 ملیۆن بەرمیل نەوت هەناردە بکە بەڵام سەقفی هەناردەکردنی کەم کردوتەوە نزیکەی 600,000 بەرمیل نەوت بۆ ئینتاجی مەحەلیش بەکارێنێ بەرزبوونەوەی نرخەکە تعویزی کەمیە ئینتاجەکەکە و واکە داهاتی عێراق زیاد بکە بۆ ئێستا بینین داهاتی عێراق تقریبا مانگانە بەس لە نەوت 4 ملیار و نیو دۆلارە ئەگەر بەراوردی کەین بە سەرەتای ساڵی 2016 داهاتی عێراقی نەوتی نزیکەی 1 ملیار و نیو بوو 1 ملیار و 700 میلیۆن بوو توانین بڵین سێ بەقەدەر سەرەتای ساڵی 2016 داهاتی عێراقی نەوتی زیادی بۆ هەرێمی کوردستانیش بامان شێوەیە ئەگەر من بەڕاستی چەند مانگێکە بەیاناتی وەزارەتی سامانە سروشتەکانم نەبینیوە ناکرێت لە مانگی بەڵێ ئەگەرەکو 650,000 بەرمیل نەوتەکە بێکە ئاخر جار بینیومانە بێگومان بە
بەرزبوونەوەی نرخی نەوت داهاتی هەرێمی کوردستان زیادەکە هەرچەندە ئێمە کاتی بەڵام پێ دوای ئەمە کاریگەری هەبێت لەسەر ئابووری هەرێمی کوردستان دۆسیە نەوت کە لە کوردستانە شەفاف یاخود ئەوە بێت کە پێشتر بە پاساوی نەوت موچەی فەرمانبەران کەم کرا ئەم بەرزبوونەوەی نرخی نەوت و کەمکردنەوەی کاریگەری دەبێت خۆی بێ کاریگەری هەبێت لەبەرەوەی بە بەرزبوونەوەی نرخی نەوت داهاتی هەرێمی کوردستانیش زیادەکە هەرچەندە ئێمە لە ئاخر کۆبوونەوەمانە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان وەکو فراکسیۆنە کوردیەکان و لیژنەی دارایی پەرلەمانی عێراق تێبینیەوەمان هەبوو کە جیاوازی هەیە لە نێوان فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان لەگەڵ نەوتی عێراقە کە سۆمۆی فرۆشێ جیاوازەکەش لە نێوان 5 تا 8 دۆلارە بۆ هەر بەرمیلێک بۆ چی و جیاوازی هەیە؟ هەرێمی کوردستان هەرزانتر نەوتەکەی فرۆشێ بەس هەمان کوالیتیشی هەیە نەوتەکە؟ کوالیتی باشترە بە تایبەتی باشتر و بە تایبەتی نەوتی کەرکک خەفیفە بەڵێ 8 دلاریش کەمتر لە عێراق دەیفرۆشێ بە تەقدیری ئێمە ئەگەر هەر 600,000 بەرمیلەکە حساب بکەین هەرێمی کوردستان ساڵانە 1 ملیار دلار زەرەرەکە لەوەی کە نرخی نەوتی کەمتر ئەفرۆشێ بەراوردی ئێستاگەر ئێمە لە عێراقەوە نەوتە بفرۆشین ساڵانە 1 ملیار دلار زیاترە بە بەڵێ بۆ ئێمە 1 ملیار دلارە ئەو فرۆشنە ئەو زەرەرە لە فەرقی سعرەکەی 1 ملیار دلارە بۆ ئێمە اقتراحمان کرد وەکو لیژنەی دارایی اقتراحیەوەمان کرد بۆ زامنکردنی شەفافیت کە حکوومەتی هەرێمی کوردستان تاکید لەوە کاتەوە کە نەوتەکەی بە شەفافیە فرۆشێ و بۆ ئەوەی داهاتی هەرێمیش زیاد بکە اقتراحیەوەمان کرد بۆ ئەوەی هەرێم لە قەیرانی دارایی دەرچێت کە بۆ ماوەی ساڵێک 2017 کە لە یاسای بودجێ هەیە نەوتی هەرێمی کوردستان هەموو نەوتەکەی نەک تەنهاوی کە لە یاسای بودجێ هەیە هەموو نەوتەکەی لە ڕێگای سۆمۆ بفرۆشێ و داهاتەکەی بچێتە سەر حیسابەکە بەدەست حکوومەتی هەرێمی کوردستانەوە خۆیەوە بێ دوو قازانجی تێدا یەکەمیان قازانجەکەی ئەوەیە کە داهاتی هەرێمی کوردستان 1 ملیار دلار زیادەکە دووهەمیشیان ئەوەیە کە هەرێمی کوردستان بۆ عێراق و بۆ خەڵکی هەرێمی کوردستانیش ئەیسەلمێنێکە داهاتەکەی ڕوونە و دیارە و چەندێک نەوتە فرۆشی لە ڕێگای سۆمۆ و داهاتەکەشی ئەچێتە سەر حیسابەکەش دیارە بێ زامنی شەفافێت بارودۆخی ئێستاگەر نرخی نەوت بەرز بێتەوە بۆی بڕێ ڕێکخراوی ئۆپێک پێ دوایە بەم دۆسینە و تێرەی کوردستانژانی خەڵک باشتر دەبێت بەم ئیدارەدانە من ئەندام پەرلەمانی عێراقم و کەسێکی تەنفیزی نیم لە هەرێمی کوردستانە لە حکوومەتی هەرێمی کوردستان تەبەنەوە دەبێ بەرپرسانی هەرێمی کوردستان بەڵام ئەوەندەی کە چاودێریت کرد بێت ئەو دۆسینەوت کە ناشەفافە لە کوردستانە بەم شێوە بەردەوام من نەوتیش بەرز بێت و کاریگەری دەبێت مەفروضە کە داهات زیادی کرد بە تایبەتی وەزعی دارایی خەڵکی گۆڕانکاری بەسەر بێ و موچە وەکو خۆی لێ بکرێتەوە و مستحقاتی شەریکات بدرێ ئێستا عێراق وەکو نمونەیەک باسیکەین عێراق ئێستا وەزعی دارایی بەرەو باشتر ئەڕوە مستحقاتی شایستە دارایەکانی شەریکاتی مقاولات زۆر هەیە لە عێراق لە ئاخر کۆبوونەوە ئەنجومەنی وەزیران بڕیار دراوە کە وەکو هەنگاوی یەکەم لە 140 شایستە دارایەکانی مقاولینی عێراقی هەمووی بدرێ و لەبەرەوەی ڕنگدانەوەی هەیە باشترکردنی وەزعی دارایی عێراق دەبێت ڕنگدانەوەی هەبێ لەسەر ئەوەی کە شەریکات پارەی بدرێ لە هەرێمی کوردستانە مەفروضە بە زیادبوونی بە بەرزبوونەوەی نرخی نەوت مەفروضە ڕنگدانەوەی هەبێ لەسەر وەزعی دارایی نەبووە وایە تا ئێستاکە نەخێرێن تا ئێستا من ئەمە بۆ نمونە ئەوەی کە موچەکەم کراوەتەوە کراوە بە لە 180 وەکو خۆی ماوەتەوە و چاک نەکراوە و من تا ئێستا بەڕاستی نەمویستووە حکوومەتی هەرێم سیاسەتی دارایی بەچی ئاراستەیەکە ئایا دوای باشبوونی وەزعی دارایی هەرێمی کوردستان بە قۆناغبەندیش بێت بۆ ماوەیەکی دیاریکراوە بەڵام بۆ چوونی بەرز وەزعی دارایی هەرێمیش باشە بەس کێشەکە لە ئیدارەدان و گەندەڵی لە داهاتەکانە من پێشتر وتومە مۆزۆی وەزعی دارایی هەرێمی کوردستان پێشەوەی فعلەن دارایی بێ سیاسیە و
بە چارەسەرکردنی کێشە سیاسیەکانی ناوخۆی هەرێمی کوردستان تەسەورەکە مۆزی ئیدارایی هەرێمی کوردستانیش باشتر بێتەوە لە بەرەوەی هەمومان زۆر جاروتومانە کە مەسئلەی داهات و فرۆشتنی نەوت و تەسویقکردنی و داهاتەکەی بۆ چۆڕوا چۆن سەرفەکرێ ئەمانە هەمووی بێ شەفافانەتر بێ و مؤسسات ئیداری بکەوە بەڕێوە بێ تا ئێستا لە بازنەیەکی داخراوە سوڕێنەوە. بەڵێ بەس سەبارەت بە مەسلەی ئەوەی کە نەوت ئێستا لە مەسەلەن داهاتی نەوت لە کوردستان چێتە بانکێکی ئەهلی لە عێراق نمونەیەوە هەیە داهاتی نەوت چێت بانکی ئەهلی؟ نا لە عێراق داهاتی نەوت ئەچێتەوە طبعا ئەچێتە فدرال ریزێرڤ بانک لە ئەمریکا و ئەوان بە تەنسیق لەگەڵ بانکی مرکزی عراقیە پارەکە تەحویلەکەن سەر حسابی بانکی مرکزی عراقی بانکی مرکزی عراقیش ئەم پارەیە بەوەی کە دۆلارە خاتە بازارەوە ئەیکا بە دیناری عراقی و ئەچێتە سەر حسابی وەزارەتی مالی تەوزیع بێ بەسەر مؤسساتی دەوڵەتی عراقی بۆ پێدانی موچە و ئیدارەدانی مؤسسات. بەڵێ کاتمان کەمەوەگەر بە کورتی وەڵامی سەرپرسیارێکترمان بدەیت و سەبارەت بەوەی کە وەکو پەرلەمانتاران هیچ ئاگایەکتان لە داهاتی هەرێم نییە لە ڕێگەی وەزارەتی نێوتی عێراقەوە بڵم داهاتی مانگانەی چەندە؟ داهاتی هەرێمی کوردستان ئێمە وەکو پەرلەمان وەکو داهاتی نەوت بەڵێ وەکو پەرلەمانی عراق هیچ معلوماتێکمان لەسەری نییە ئەبێ پەرلەمانتارانی کوردستان تاریکە داهاتی نەوت هیچ معلومەیەکمان لەسەری نییە لەبەرەوەی طبعا دووسێ هۆکاری یەکەم تەنسیقی مؤسساتی نییە لە نێوان مؤسساتی هەرێمی کوردستان و پەرلەمانی عراق و نوێنەرانی کورد لە عێراقا و لەگەڵ پەرلەمانتارانی هەرێمی کوردستانیش بە تایبەتی دوایەوەی کە پەرلەمانی کوردستان پەکخراوە لەسەر ئاستی شخصیە ئێمە لەگەڵ هاوکارانمان لە لیژنەی دارایی لە لیژنەی نەوتی پەرلەمانی کوردستان تەنسیقمان هەیە و تا ڕادەیەک زانیاری لەگەڵ یەکتری ئاگۆڕینەوە بەڵام مؤسساتی نییە. بەڵێ دوا پرسیارم سەبارەت بە مەسلەی ئەوەی کە ڕێکەوتنەیە پێ دوایە جارێکی تر هەرێم نەوتەکە تەسلیم بەغداد ناکاتەوە کە چەند مانگ بەسەر یاسای بودجەدا تێپەڕی تاکو ئێستا پابەندی یاسای بودجەنەوە؟ من تەسەور ناکەم لەبەرەوەی هەرێمی کوردستان سیاسەتی نەوتی ڕێڕێوێکی دیاریکرای وەرگرتووە و تەسەور ناکەم جارێکی تر نەوتی هەرێمی کوردستان تەسلیم بە عێراق بکرێتەوە ئومێدەواریشم کە تەسلیمیش ناکرێتەوە ببێتە مای خێر و خۆشی بۆ خەڵکی هەرێمی کوردستان بۆتە خێر و خۆش یان شتێکی تر وڵایەوە لەسەر واقعی خەڵکی هەرێم دیارە پێویست ناکە ینی تاکیدی لێ بکەینەوە بەوەی کە ئێمە لە چەقبەستنێکی ئابووریان خەڵک وەزعی دارایی زۆر خراپە متەقاعد موچۆر ناگرێ پێشمەرگەوە لە تاخیر وەرەگرێ مامۆستاوەری ناگرێ کەم کراوەتەوە تاکیدە کە نەبووتە مای خێر خۆشی. بەڵێ بەڕێز کاک مەسعود حەیدەر ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق زۆر سوپاسی بەڕێز دەگەین کە لە بەشی دووەم لەگەڵ مامووی بەڵێ بینەرانی بەڕێز سوپاسیش بۆیەوە سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.